وەک مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان سوپاس و پێزانی خۆمان ئاراستەی بەڕێزان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەین کە 500 سەبەتەی خۆراکیان بۆ سنوورەکەمان دابین کردووە بۆ شارەکانی هەریر و خەلیفان و سۆران و ڕەواندز و دەوروبەری. ئێمەش بەسەر خەڵکی بێموچەوە، خەڵکی کەم دەرامەت، خەڵکی کرێسی داکێتیم دابەشی یەکەین و هیوادارین خێرمەندان و خێرخوازانیش هاوکارمان بن و ئێمەش دەستێکی ئەمینە بین بۆ گەیاندنی ئەو سەبەتە خۆراکانە یاخود پارە یان جلوبەرێک بە خەڵکی کەم دەرامەت و پێویست و محتاج. دووبارە و سێبارە دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێزانمان، بۆ برایانمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە کەمپینێکی سەبەتەی خۆراکیان ڕاگەیاندووە، نزیکەی 5,000 خەڵک و هاوڵاتی و کەم دەرامەت سوود و ئیستیفادەیان لێ کردووە و دوعای خێریش بۆ خێرمەندان و خێرخوازانەکەین کە هاوکاری ئەو کەمپینەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیان کردووە و هیوادارین بەردەوام بن بۆی ئەوانیش بتوانن زیاتر ئەو خێر و سەدەقە و هاوکاریانەی کە دەیانگەینە بەردەست، ئێمەش بەدەستێکی ئەمین بگەین بە خەڵکی فەقیر و کرێسی و بێموچە و کەم دەرامەت.